بتانيا جمهير أمشو زريان أمشيني أمشو زريان أمشيني تمو مجدام بله گودارین هجای وار باش ایرو 36 سال وگرا کم کجیا حلب چایه دست پیکه ده ام همو قربانین وی کم کجیه بریزداری ببیرتینن به هویا کو تول هلدانا ویا دیروکی یا کم کجیا حلب چه کو اف 36 سال بسر بورین رژیما داگرکر یا خوینمش یا روخویای هلوشیای رژیم صدام حسین افکم کجا بحلب چه بسر حلب چه ده پیک آنی و بو بینه که هم دوجدان مرواتیه ده و دی دیروکا گلی کرده افکم کجا کد انجام آویده 5000 انسان جان خواه جدستانه هم بجن خواه هم بر همو شهیدین ویکم کجا دتاوینن و ام دبیجن گلی کرد و تجارا کسین کجر ویش بیر نکن و طول هلدانا وی ورستندن مزنترین کم کجین دی دیروکا کردستانی ده یک جوانا کم کجا حلب چایه بری 36 سالان وقفه دمه اف کم کجی پیک هات سال 1988 لحرم حلب چایه لباشوری کردستانی بری جبوکو ام ویم جاری گوتو بیج بکن ام وی کم کجی به سال وگرانی بنرخینن گلک میوانی مهنن بریا تلفن می هول بدن هفسروکا کنه که بریز زینب مرادی بشتار بکن هر وها یک جی شاهدین که کم کجی هدایت ابراهیم و بشتار ببه جرباشور کردستان روزنامه‌وان باران گرمیانی و درباره سال وگرا و کم کجی ده آگاهی بمره پر و بکه هر وها ده هرکینا دوسیام ده هرکینا و برنامه ما تایبت یا لسر کم کجی حلب چایه دیسا چه دوسیه مهنه یک جی دوسیه کی کو حواله مدناوند نوچند آماده کرینه ابد درباره روشا و دوسیه بیرانینا حلب چای و میگهداری بکن هر وها بریز فرماندار بریارگاه ناوندا پارستنا گل بریز مراد کرایلان بخود نرخاندن خود درباره وی سال وگریده امی ویجی گهداری بکن برنامه تایبت آسال وگره حلب چای دست پیرکه بله جاره که دنمند بیشتر هم بخیر هاتن برنامه ما تایبت درباره سال وگرا کم کجی حلب چایده دست پیکه ده دوسیه که مهیه حوالی ما آماده بکرند سر پیهاتی اوی کم کجی پاشی امی بمیوانی خوره امی ویم جاره گوتو بیش بکن مێژووی دروستبوونی شاری هەڵەبجە قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرۆژ ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زۆر قوربانی تۆزی ڕێگەتم ئەی بادی خۆش مرۆژ ئەی پەیکی شارەزا بە هەموو شاری شارە زۆر قوربانی تۆزی بادی خوش مرور ای پیکی شارزا به همون شاری شارزور دەشتی شارەزۆر تەنها لە بەروبوومی کشتتوکاڵی دانا بەڵکو لە پلەی ئەدەبیات و شاعریشدا لە پلەی یەکەم بووە نیشتیمانی دەیان هەرەمی مەزنی ئەو مەجالە بووە دەشتی شارەزۆر بەهۆی هەڵکەوتە و شوێنی جوگرافیا و بەپیتی خاکەکەی بەگزادەکانی شیوەکەڵ کە پێیان دەوترا سیانزە بنەماڵن لەوێ نیشتەجێ دەبن و ئاوەدانی دەکەنەوە ئەم ناوچە ئاوەدانە ئەمڕۆ ناسراوە بە پارێزگای هەڵەبجە شاری هەڵەبجە ساڵی 1650 لەلایەن بنەماڵەی حەمەد چاوش شیوەکەڵی ئاوەدان کراوەتەوە دواتریش بە تەنیشت ئەوانەوە هەندێک ماڵی جوولەکە نیشتەجێ بوون ناکۆکی زۆر لەسەر مێژوەکەی نییە پەسەند کراوە کە عوسمانیەکان لە ساڵی 1600 بنیاتیان ناوە سەرەتا خێڵەکانی جاف لەو ناوچەیە نیشتەجێ بوون کە زیاتر لە 12000 خێزان بوون تا دواتر بەهۆی هەڵکەوتەی جوگرافیاکە و خەڵکی تر لە ناوچەکانی ترەوە ڕوویان تێکردو و زیاتر ئاوەدان بۆتەوە مستەر ریچ لە گەشتەکەیدا ساڵی 1820 هەڵەبجەی بەشاردانەوە
لێکدانەوە بۆ چوونەکان لەسەر ناوی هەڵەبجە پێچەوانەی دروستبوونەکەی ڕاجایی زۆر لەسەر ناونانی هەڵەبجە هەیە. لەوانە بۆ چوون یەکەم دەڵێن ئەو ناوچەیە شوێنێکی جوان و دڵگیر بووە لەبەرەوە پێیان وتووە عەجەب جا دواتر گۆڕدراوە بۆ هەڵەبجە. بۆ چوونی دۆم دەڵێن کابرایەک لەو شوێنەدا بێچوە هەڵوەیەکی گرتووە ئەو کاتە وتراوە هەڵەوبەچە پاشان بووە بە هەڵەبجە. بۆ چوونی سێمیش دەڵێن خەڵکی کرماشان بۆی بازرگانی و سەردانی حەڵەبیان کردووە. لە سووریا دواتر ئەو ناوچەیان بینیوە هەستێکیان بە لێکچوونێکی زۆر کردووە لە ڕووی کەشوهاوە پێیان وتووە حەلەبی بچووک پاشان پێیان وتووە حەلەبجە. بۆ چوونی چوارەمیش دەڵێ کابرایەک بە ناوی هەڵۆبەک ئاوەدانی کردوتەوە و لەوە پێیان وتووە هەڵۆجە و پاشان گۆڕدراوە بۆ هەڵەبجە. بۆ چوونی پەنجەمیش دەڵێن میری دەوڵەتی سەلجوقیەکان ئەلەب ئەرسەلان لە کاتی سەردانیدا بۆ کوردستان بە هەڵەبجە گوزەری کردو و ناوی لێناوە ئەلەبجە واتە شوێنی ئەلەب ئەرسەلان دواتریش گۆڕدراوە بۆ هەڵەبجە. ئەم بۆ چوونە بە هەمویان زیاتر نزیکە لە ناوی هەڵەبجە و مێژوونووسی کورد مامۆستا جەمال بابان ئەم ڕای پەسەند کردووە لەبەر چاوگرتنی ناو شارەکانی تر کە زۆربیان بە ناوی کەسەکانەوە ناونراوە ئەم ڕایان لە ڕاکانی تر بێسر خۆی نیشانداوە. هەڵەبجە لە ڕووی کارگێڕیەوە ساڵی 1889 بۆتە قەزا. ساڵی 1950 ناحیەکانی سیروان شارەزور پێنجوێن خورماڵ و وارماوە پێکاتوە. لە ساڵی 1950دا پێنجوێن و داتریش دەربەنیخانی لێجیا دەبێتەوە. ساڵی 1968 یەکەم هەوڵی بە پارێزگابوونی هەڵەبجە دەدرێت بەڵام سەرکەوتوو نابێت. ساڵی 1999 بڕیاری بە پارێزگابوونی لەلایەن پەرلەمانی کوردستانەوە بۆ دەردەکرێت. سیانزەی ئازاری 2014 سێ ڕۆژ بەر لا یادی کیمیابارانی هەڵەبجە بڕیارەکە بە فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ڕاگەیەنرا و بەمەش بۆ چوارەمین پارێزگای هەرێمی کوردستان. ڕۆژی سیانزەی مانگی سێی ساڵی 2023 ئەنجومەنی وەزیرانی عێراق دەنگی لەسەر پرۆژە یاسای پارێزگابوونی هەڵەبجەدا و ڕەوانەی پەرلەمانی عێراقی کرد وەکو 19مین پارێزگای عێراق لە خەڵەمی داوە. هەڵەبجە بە دووری 75 کیلۆمەتر دەکەوێتە خواری ڕۆژهەڵاتی پارێزگای سلێمانیەوە کە دەکەوێتە نێوان هێڵی درێژەی 46 پلەی ڕۆژهەڵات و هەردوو بازنەیی پانی 35 بۆ 36 پلەی باکوور 83 کیلۆمەتر باشوور ڕۆژهەڵاتی شاری سلێمانی لە باکووری ڕۆژهەڵات و باشووری شەو بە چاکانی هەورامان شنروێ باڵام بۆ دەورە درراوە بە درێژای 75 کیلۆمەتر هاوسنوورە لەگەڵ ئێراندا. دەشتی شارەزور بە ڕۆژاوی شاری هەڵەبجە دەست پێ دەکات کە بەیەکێک لە دەشتە بە پیتەکان ناسراوە بەشێکی گەورە لە ڕووبەریەم پارێزگای پێکێناوە لە ڕۆژهەڵاتی شارەدەی سوورداش کۆتاییدا درێژەکەی نزیکەی 100 کیلۆمەتر دەبێت. ئەم دەشتە بژێوی زۆربەی دانیشتوانی ناوچەکەی پێکێناوە. لە ڕووی هاوینە هەوارەوە دەوڵەمەندە بە سروشتی جوان و خاوەنی دەیان ناوچەی گەشتیاریە. بەشێکی زۆری هاوین هەوارەکانی دەکەونە هەورامانەوە لەوانە ئەبابەیلە شنروێ ئەحمەد ئاوا سەرچاوی زەڵم گوڵان کانی شێخی بامۆک سەوێڵا ئاوێسەر و بیارە. هەڵەبجە لە ڕووی ژمارەی دانیشتوان و پێکهاتەی ئاینیەوە. ساڵی 1970 لە چوار گەڕێکی سەرەکی پێکاتە بوو ئەوانیش بامۆک پاشا سەرای پیرمەحەمەد کە سەرجەمی ژمارەی دانیشتوانی 22,411 کەس بووە و ژمارەی خێزانانی کە خەڵکی ئەو چوارگەڕەکەیان پێکهێناوە 3,850 خێزان بووە و سەرجەمی خەڵکی هەڵەبجە 65,800 کەس بووە کە بە تەواوی ناوچەکانیەوە یەکسان بووە بە 105,000 کەس لە ڕووی ئاینی. بەتانی عاجم مەهێڵم بەتانی عاجم مەهێڵم ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ. بەێ گودارێنجا 36 ساڵ بەسەر vê کۆمکوژیا یاکۆ هەر کۆمکوژیا هەری مەزن دیرۆکا gelê Kurd e. Hêzên dagirker ku girêdayî sîstema sermayedariya cîhanî ên dagirker ser Kurdistanê bi hevkariya hev vê komkujiya mezin bi ser gelê Kurd pêk anîn. Cîhan tev li ber hember vê komkujiyê bêdeng ma. Dewletên herî hegemon di cîhanê de li hember vê komkujiyê bêdeng man û hesab ji kujeran nehate standin. Gelê Kurd her li dijî van dagirkeran û ji bo hesabên û lêpirsînekî dîrokî tekuşîneke bêempa hate meşandin. Berê 36 sal ser vê komkujiyê derbas bû em ê dixwazin vê komkujiyê binirxînin ji hêla saziyên gelê Kurd ku xebat tekuşînê ji bo azadiya gelê Kurd dimeşînin. Yek ji wana jî saziyên neteweyî gelê Kurd Kongre Netewiya Kurdistan hevseroka Kongre Netewiya Kurdistan birêz Zeynep
مراد آماده اوی بشتاری وی برنامه مبد دست پیکیده ام جورد بیجن ایوار باش بریز زینب مراد ایوار باش سلاو ریز بوا و همو گودروان رادیو ایوار هر بیجی سپاس دکم نها ام دست پیکی وک کنکه ده درباره وی کم کجیا کو 36 سال سر بورین هون وی سال وگری چاوا ببیرتینن ده دست پیکی ده هون چاوا ده نرخینن فرمو بله دست پیکی ده شخص قربانیان قتل عام حلبچه از تواهی جنگورین ڕێگای ئازادی چێت قەتل عامەدا گیانە خۆ بەخت کردە چێل بەرخودانن بێ هەمپا هەمبەری ئەو زێنیەتە کو بوویە سەدەمەکی کو gelek قەتل عامە بسەر ملەتێمە ئانینی ئەز بمنەتباری وا ببیرتینم و بەژنەخۆل بەری وا دەتەوینم ئەم کو بەحسێ کومکوژیەکی وەکی قەتل عامە حەلەبچە دەکەین ڕاستە برینەکی کوورە دجەستەی گەلێمەدا چێبیە و هەر مایە و هەر یادێوە و بیرانینێوا دە هەر مینیت لێ ئەv نە یەکەمین قەتل عامە ئەم تڤیا دیروکە خوا باش ناس بکەین نە پێشیە و نایە داویە ئەم دزانین یعنی 100 ساڵن داوی پشتێک و هێزن هەگمونیکن جیهانێدا اتفاقك هات كرن بچن اتفاقية كي براستي نيك اتفاق بو تشد سايكس بيكو بقرا حتى دقتا لوزاني آخما بارچا كرن وقالي كرد كتا بندستي چار دولات ظالم و زوردار و دوێری را ئیدی پلانن قڕکردنێ هاتن نەخشاندن ڕاستیەک هەیە ئەم دە هەر چار ئالیە کوردستانی قەتل عامên مازن چێبوون لێ ئەم دەبێژین قەتل عامە حەلەبچە دەگۆری ئێشێدا و دەگۆری وی وەحشیەتێدا کو هات هەمبەری گەلێمە هات کردن جوداییەکە خۆ هەیە لۆما ئەم دەبێژین ئەم جارێکی دن هەموو قوربانیان وە بمنەتباری ببیرتینین ڕێز حرمت الهمبري و دتاوينين قال ما دبر خدانية خدا بدرجاي أوقع صالن ديرو كان زيك بقرين يعني 100 صالن داوي حتى نها بصدام جدا راستا ام دبيجين در هيزن داغير كرهبون چار دولت سر اساسا دولت نتواهت بون دامزراندن كو بحموش ويكي انكار امحاء بهمبري قالي كرد سياسات تايبات هاتن مشاندن إيران بقرا حتى عراقي بقرا حتى سوريا وحتى تركيا ده أو دبينين وان سياسات هذا بشكل كي هوفانا الهمبري قالما هات مشاندن يعني أم أجر بيجين راستا أم إيرو 36 سال وقرا قتل عام حلبچة بحث دكين لده همان دميده ام دبيجين في ذهنيته حتى رجع او ايرو دوما همان ذهنيته كو سر اساسي كو ام بيجين رجيم بعث سريد صدام وهمو رايدارن د صلاتداريه ويدميدا كو افقت العام بسر قلما انين له اف ذهنيته دروجه ايرو ده ام دبينين د تركيا ده بهمان شي وده بردوامه وحتى رجع ايرو هم چكن قدغه كري هم هيرشن هوفانا هم بالي جريمه چل هندري تركيا وچندر اموان هيرشن داوي 20 سالن داوي وهيرشن داگيركاري سر باشور كردستان و ده همان دميده ده كسايتي داعش ده همان دميده سر رجع ابای كردستان ده وكو بجگيريه كيش آلي دولتا ترك هات كرن دي ساقة العام الماضن ويري هاتن انجام دان ايرو ده رجالات كردستاني بهمان شێوە ینی ئەس دخوازم بێژم ئەف زێنیەتە حتا ڕۆژە ئیر و بەردەوامە لێ ئەوەی هەمبەرێ وێ بەرخودانیەکی بێهەمپا هاتیە مەشاندن ji بۆ ڕێگریگرتن الوان قتل عامە لێ ئەم دبینین ئەف زێنیەتە چونکی پشگیریە خۆل بێدەنگیە ناونەتەوەیش دەگرە یعنی ئەف هەموو قتل عامە حتا نەها سەرگەلێ مە هاتیە دە چارچێڤەیە بێدەنگیەکی بحرمتيكيش آلي جواكا نبنتوئي تيم مشاندن وأويش هيزا خول به هنده دقرن لو ما هم دبينين دولتكي وكي تركيا دروجة إيرو دا جسارت دقرة چكين قدغة كري چكين كيمياوي ودا گيركاريا خوا برفره تكا وان
کردستان چکاش د پروسسا داگیرکریه ده بکارتینه لچیاین کردستانی ده همان ده میسر روش آبای کردستانی ده هر روش بگف و هیرشن خواه بردوام دکد اوه بخوا چی نیشه مددت نیشه مددت ام گلی کرد انجخ بکارین به هیزا خواه نافخویی به هیزا خواه جوهری و بیگرتنا خواه بیکتینه تاوی بکارین ببین برسوکی جبو وی ذهنیتی اف ذهنیتا چاوتی شکاندن ام بکارین اف هیزا خواه بکینیکو به روحا یکتینه تاوی ام بکارین تب بگرین دروجا ایرو دراستا ام جسی و ششمین سال وگرا قتل عام حلب چه دینه لی بینین پلان دولتا ترکیه دختایبت دوان روژن داویه ده بشکل که برفره تی آماده کرن کو هم داگیرکریه خو برفرهتر بکت و بریگا وی داگیرکریه ده او بکار قتل عامل هبری گلی ما جارکیدن انجام بده یعنی از دخوازم بیجم مترسیه که پر مازن هیا بید اجاری ده چونکه اوقا ساله ترکیه ده هولدانی ده کو بکار بگت انجام جبوتنا كرنا كرداج جبوتنا كرنا حركة آزادية قال كرد لي نكارية بسدما برخدانية قال وسدما ببرخدانية جنگاورين آزادية كو بهم بال همبري بذهنيتي برخددن لدروجة إيرو ده هولدان دنن كنا أو بتني بكاري هندك آلية دنش بختنا في بلاني دا وكي حكومة عراقية يعني دخوازة أو عراقي أو بشتي 2003 كو هندك جوهرتين المازن آلي سياسية داش آلي ريبابرية دا تشيبية وما في كرداد في بشيدا بشا باشور كردستاني دا سر أساسا كي سر فورما كي فدرالي خبريفا دبا لدخوازن دروجة إيرو دا أف ما فيش داس كردا ببن وعراقيش بكنا دولة عراق حكومة عراق بكنا الشريك قالخوا جبو بكارن جاركي دن قتل عاما بسر كردا بينن باشا أفا ذهنيات حتى رجا إيرو از دكارم بيجم ددوما باشه بريس زينب نها از جو بپرسم هو كانك براستيجي تشتاقوا اني زمان گلكي گرينگه هما پرساكو متخصص بپرسي عمد درباري مروف الهمبر وانكوم كوجيان چه تدبيران بگره و برسوا پرساجي دا بري كوم بپرسن ل تشتكي ده هاد ما ايرو آگاهيان دنوچان د اجانسا د جهبو د سالوگرا 36 یا حلبچه ايدكم كوجي حلبچه ل باجار حلبچه ترای دارن هرم باشوری کردستانی دماراسیمن بیرانینه ده کسلور آماده نبون مخابن افتشتکی وسا چی بو بشکش پرسامه هون و که چوادن رخینن یا دوی منجی چخوته گوتن کو کجی حلب چجبر کو اونها برنگ شینی لیت نرین لی دوجدانه گلی کرده گرک شونا تم تبشینی لی نری گرکت راحت الهلدانه لدیجی و کم کجی لدیجی داگر کردن وقت حساب پرسینه کی دیروکی توی هلوسته بمشینی و کنه که هون دنا برای همو پارتین کرده کو ام دزانن گلی کرد بجن یعنی پارچابون هی یکی تیان توییتن یک هلوستان توییتن یک پارابون هلوستان توییتن هون وی وارد خباته و دچ استکی دیه جبون کار بم برسف جدا خوازی گلی کردره بله يعني جبو دسبيكي برسا دسبيكي دكو جبو مسألة حلبچة مخابن و زارجار مخابن يعني بشتي كو رجيمة بعث روخا رجيمة بعث نما نها جوهرتن المازن هاتي تشيكرن هم ده أستا عراقي ده وحتى جا أستا هرما باشوري كردستاني بشتي 1991 ريفابرية كي خوسر هي الويري هرما كي فدرال هي الويري اللي مخابن خلقي حلبچة قربانية الحلبچة حتى رجا إيرو نجهشتينا ما في خوا راستا ده آلي قانوني حقوقية ده نفع هندري عراقي ده محكمة كي جنايات مازن بريارك ده كو اف جينوسايدا كاف قتل عامة كالهمبري خلقي حلبچة وهمبري كردا بيشتيهاتي كرن لبشتي بي برياري ده هيج بينغاون وكيدن قانوني نهاتي كرن كو جبو قربو كرن يعني جبو تعويز كرنا خلقي حلبچة لوما خلقي حلبچة دي راستي دزان نج آلية ريبابرية محلي باشور كردستاني هرما باشور كردستان نج آلية حكومة مركزية عراق
العراق دا حتى نها ما في خلقي حلبشة نها تيداين وحتى نها أبما ترسين مازن السر خلقي بمنطقة وسر كردستان بقشتي دريفة كريا الهمبري فان ما ترسيا لما وكي برتككي خلقي حلبشة نخازم بيشوازيل هيج راي داركي بكن يعني اگر ام بینین بیرخوا سالن بوری هولدانك هبو كراي دارن هم حكومتها باشور وهم حكومتها مركزي عراق دفي مناسبته بچن سردانا حلبچه بكن لخلق الور برتكك نشان دا ونهيشتن بكد نتوندري باجاري اوش آليكي دن كم ترخمي يعني كماسية كمازن هيج آلي راي دارن هم باشور وهم راي دارن حكومتها مركزي كو هم بري بي خلقي الحلبچه چقاس راستي كومكوجيه كي بشكل دا بوينه افش آليكي دن ام دبين كماسي حزب آلين سياسي دا هيا مخابن هندك جوان حزبات روجا ايرو ببي برجواندية خواتف دقرن نكوش بو برجواندية برزية قلمة جبو باراستنا نرخو بهاين قلمة جبو افبرين كور كو كتيا جستي ملتي ما برينا قتل عامة حلبشة ساز بكن انجي چاره سريع كي بو ببينن هركس مشغول بزنزي خويا هركس مشغول برجواندية شخصي تنگ ين حزبي وين شخصي خوانا لوما دبينين وان قتل عامة ببر سدان هاتيا هشتن همش آلي قانوني وهمش آلي وك جفاكيش أبا بخواب خود ريج همبري دسالات دارا انجي داگیر کرا ود کد کجاره که دن جسارت بگرنو بردوام بنو دی ذهنیت ده اما کی کنه که براستی ده دانستاندن و پیوندی مازن گل همو آلین سیاسی چون در عراق ده چه ده آستا ریوبری هرم باشور کردستان ده جبو پاراستن وان نرخاک و گل ما به دست آنینه وان دست کفتیک و هنه در روژا ایرو ده وکی حکومت که فدرال هیا وکو ریوبری که خوجهی هیا که بکارن بپارزن چو که اول نب آسانی هاتیه بقربانية كي قالك مازن وحلبشة يكي جوايا وان قربانية مازن كو جبو بي دسكفتي هات يداين ليه بخابن حتى نها ام دبينين سياستك كي ام بوليتيكا كي جبو باراستنا وان دسكفتية ناي ريفابرن ترزيوه ام دبينين بوليتيكا كو هفبار قال هيزن داگير كار قال هيزن دجمنن قالما تيما شاندن جبو دليل همبري حملين قركرني ديكابي ذكرن افغانستان ام وكو كانك قال همو حزب آلين سياسي ده زوزو يعني تشرو بروبا تش بيونديا با تش بريا كونغرو كونفرنسا با ام دمشينين وام دهول دينك وام بيجينكو وهندك جوان آلية دايش بيشتين في قناعتي مخابن هندكيش ترزي تفدقرن كو تنب يكيتيا نتاوي تنب يكخصنا هيزا كردي ام دكارين ببين برسف جبوان اوبراسيون قركرني عن حملين قركرني شو كان هيك ندوة درجاي 100 صالة بالدهان بصدان قتل عامد الهمبري ملتي ما هاتيا مشاندن وسبب اف ذهنيتك وذهنيتها انكار امحايك وسياستك تايبت همبري قلما ددن مشاندن امش لو ما دبيجين يعني هم بانقوازي ما هم داخوازي ما همو هيز بارتي رخصتن سياسي سازين جواكي وهمو وان كسايتين ولات باريس كو دلواج بو باراستنا آخر كردستاني وباراستنا دسكفتين كردستاني أو خدي وجدان همبري وان بلان قريج بلان داگير كاري بلان قركرني بسكنن وحتى هم بهذرة بكارين بروحكي يكتينة توي هم ببين برسب وهم بكارين فيبرينا كور كو دلي يعني جستي ملتي مامايا وكي كومكوجيا حلبشة وكي كومكوجيا دانش آقري بقرا درسيمي بقرا حتى روجهالاتا كردستاني كومكوجيا فايليا كومكوجيا قامش لبديان وبسطان كومكوجي بسري ملتي ما أتي حتى رجع إيرو لمخابن حتى نها أمنكارين بيجين كو أب داوية من قتل عمانة روج بروج ما ترسين قتل عام دن هم بري قلبا هيا لما بيبستيكي هيا هم وكو حزب آلين سياسي هم وكو هزن جواكي كسايتين ولات بارز جنان جنجان ام بكارين برنجكي بروحكي بيكيتينا توي بروحكي يقرتي بباراستنا دسكفتين ما ام بكارين ببينا برسب هم بو شهيد حلبشة وهم بو همو شهيد قلماكو هم برخدانا دا ديانخو بختكرينا وهم دي قتل عمادا ديانخو داينا يعني ام بقوري برجواندية قالي كردستاني دا تف بقارين
و اف پێویستیەکی ئانی و پێویستیەکی ژیانیە دڕۆژە ئیرۆدە ئەم دکارین ئەف تشتەبێژین و ئەڤ ئەرکەکی نەتەوەیەت بەرتە سەر ملێ هەر کەسەکە و بسەریدا ئەم وەکی کەنەکەدا پێشنگایەتی بوو وی ئەرکەی دەکەین و ئەم هەوڵ دەدەین هەم هێزن سیاسی ئەم بکارین یەک هەڵوێستیەوە دەرخین پێش و هەندێ هێزن جڤاکیەدا باوەڕیەوە بهێزە خۆیە جەوهری بهێزە ملەتی خوا بهێزە شەڕوانên خوا ئەم بکارین ببینن بەرسف بوو ذهنیەتە داگیرکەر و قڕکەر کو حتا ڕۆژە ئیرۆ دەریە مەدە سەکنیە و دەخوازە هەر دەرفەتەکی بخوا بکار بینە ji بۆ پلانن قڕکردنێ بدومینە لەسەرگەلێمان بەێ هەفسەرۆکە کۆنگرنتەویە کوردستان برزەینەب مراد ji بۆ وەیە دەرفەتی وەژمەرڤەقەتاندهوم بەشداری بەرنامەیە ئەمە بوو دەربارەی کۆمکوژی حەلەبچە ئەم گەلێک سپاس دکەن ji بۆ بەشداریەوە حتا بەرنامەیەکی din ئەم بهێڤینە کو ئەم دمە پێشتەژی دەربارەی vê mijarê دەژی و بەشدار بکەن gelek سپاس بۆوە خەبات خۆش ئەم ژۆرە هێوی دکەن ئێوار باش ئێوار باش خەبات خۆش بەێ گودارین هێژە پەیامن گرنگیش هەفسەرۆکە کۆنگرنتەویە کوردستان برێزەینەب مراد دەرباری کۆمکوژیە حەلەبچایە بەحس لێ کرد بوو ئیهمالکاریە ڕێخستنên کورد نەبوونا یەکتیا کورد و بوێ خەمساریە ڕایەدارên باشووری کوردستانên دەربارەی سالڤەگەرە کۆمکوژیە حەلەبچاییدە گۆگوه نادن vê کۆمکوژیە لەسەر vê û berpirsiyariyekê dîrokî nadin ser milê xwe hetan ha siyasetên dagirker li dijî gelê Kurd di meriyetê de nevana li dijî siyasetên dijminana ên dewletên dagirker ranawastin bal kişande li ser hewldanên wan ku karibin yekîtiya neteweyî ava bikin belê ئەمێن ها بەری خۆ بدن مژارە خۆ یا حەلەبچە دەربارەی وێ دە برێز هیدایەت ئیبراهیم هەیە بخۆ یەکشی شاهدین بویارە کۆمکوژیە حەلەبچای نهال سەر خەتە تەلەفۆنی ئامادەیە برێز هیدایەت ئێوار باش هون بخێر هاتن وەشانەمە باشە ez naxwazim zêde dirêj bikim bi pirsa xwe bixwe em rastî jî birîneke mezin û jdanê mirovê gelê Kurd de ye divê salvegera şemîn de em vê komkujiyê bibîrtîn tevayî cangoriyên azadiyê jî divê rojê de em bibîrtînin wek hûn şahidên vê bûyerê vê komkujiyê di bala we de di bîra we de çi maye ji wê bîranînê wê komkujiyê çi tê bîra we hinekî wê komkujiyê ji me re bînin ziman fermû êware baş berî her tiştê serî rêzî newaziz bo seydanî Helebce û tawî seydanî Kurdistan de anêrin elbette wekû xweman Helebce belam بله همو دنیا آگاداری هر او روزه که لبرتاوی همو میدیا و همو دولتانی البته او و بیره والكو بەێ خوایت کە د تەلەفۆنەتە د پرسکرێکی تەکنیکی هەیە خوایتە سینیالین تەلەفۆنی ئەم باش ناگرن دەنگ نایە باش برێز ئیبراهیم هیدایەت ئیبراهیم هون دکارن جێخوا خۆش بکەم بەلە تەلەفۆنەوە باش بکشینە ئێستا دەنگی من باشە بەێ ئێستا دەنگێوە باشە فەرموو هون دکارن داوام بکەن وتم لە ڕۆژی ساڵیادی ئەو کارە سادەدا تەنها ئەوەندە بەس نییە کە ئێمە وەکو یادگاریەک وەکو وەبیر هێنانەوەیەک نیشانی بدەن بەڵکو پێویستە هەڵوێستە بکەین لە بەرامبەر داگیرکەران لە بەرامبەر دوژمنان کە هەر ڕۆژە و بە جۆرێک لە جۆرەکان جینۆسایدێک بەسەر میلەتی ئێمە و گەلێک ئێمە دێنن هەڵەبجە ڕاستە پەڵەیەکی ڕەشە بە ناوچەوان دژمنانەوە هەروەها کارەساتێکی مرۆیی گەورەیە کە بەرامبەر میلەتی ئێمە کراوە بەڵام لە پاڵەوەشدا ڕۆژانە بەرامبەر گەلی ئێمە میلەتی ئێمە جینۆسایت و کوشت و کوشتار و غەدر دەکرێت هەڵەبجە ڕاستە مێژووە بەڵام هێشتا ئەم ڕووداوە نەچوەتە ناو مێژووە نەچوەتە ناو یادەوەری و ڕابردووی ئێمە بەڵکو هەڵەبجە هەموو ڕۆژێ لە ناو ئێمە هەیە
هەڵەبجە هەموو ڕۆژێ بە جۆرێک لە تێۆرەکان لە شوێنی تر لە جوگرافیای تر لە پارچەی تر لە وڵاتی تر کە بەشێکە لە خاک و گیانی ئێمە ڕوودەدات بۆیە ئێمە ڕاستە 36 ساڵ بەسەر کارەساتی هەڵەبجەدا تێپەڕێ بەڵام هێشتا هەڵەبجە هەر لە ناومە هەر هەیە هێشتا کارەساتەکە دووبارە بێتەوە هێشتا نەمانتوانی حکومڕانی باشوور نەیتوانیوە کە ئەم کارەساتە وەکو تابلۆیەکی کارەساتاوی لە مێژووە بەجێ بێڵە بەڵکو ڕۆژانە بەهۆی کارە دزێ و بەهۆی حکومڕانی فەشلەکەی خۆیانە هەڵەبجە هەموو ڕۆژە دووبارە بێتەوە هەم بۆ خەڵکەکەی هەم بۆ دانیشتوانەکەی هەم بۆ هەرێمەکە ئێمە پێش هەر شتێک بۆ ئەوەی کە هەڵەبجە لە بیری خۆمان بەرینەوە پێویستە بە پرۆسی سەر لە نوێ بنیادنانەوەی شارەکە سەر لە نوێ گەشەپێدان و ئاوادانکردنەوەی شارەکە سەر لە نوێ لە بیربردنەوەی ئەو کارەساتە گەورەوە لە ناو زەهنی تاکی هەڵەبجەکەدان لە بیر بەرینەوە بۆیە بەس بەداخەوە حکومڕانی باشوور هەرچەند کە پێش ئەو کارەساتە بەشێک لەو سیاسیەکان و حیزبەکان زەمینە خۆشکەر بوون بۆ دروستبوونی ئەو کارەساتە گەورەیە و ئێستاشی لەگەڵدا بێ ئەوان هۆکارن بۆی کە ئەو برینە نەک هەرسا ڕێژ نەبێ بەڵکو لەنەوە دوایینەوە ئەو برینە جارێکی تر زیندووە بێتەوە جارێک تر بە ئازارە بێتەوە لە ناو گەلی ئێمە لە هەڵەبجە و دەورەبەریدا باشە برێز ئیبراهیم نا دوێ ساڵڤەگەرێ بخوا من ئاگاهی دنوچیان دەژی من خواند بڕاستیژی مرۆڤ پێ دێشێ بوجدانێ مرۆڤ کوردێ لە هەمبەرێ کومکوژیێ مرۆڤ ژبینی پێ دێشێ لە حەلەبچای ساڵڤەگەراوە یا 36مین دە هاتە گوتن کۆ یەک ڕایدارین حکوومەتە باشووری کوردستانی لە حەلەبچای ئامادە نەبوون دمەراسیمان دە ئەف خەڵە دوێمینژی ڕاستیژی ئینسان هەنێک فێر بوون تەنێ پەیاما بدن ئێشەخە بینن کۆمکوژیە حەلەبچای بە ئێش ئانینە زمان تەنێ تێری ناکێ تۆل هەلداناوی یا دیرۆکی حەساب پرسین ji کوژەران ji سیستەمên dagirker li ser Kurdistanê li gor te nepêwîst ku hemûrê xistinên Kurd bi hev re hesab ji wan dagirkeran bixwazin şûna şênî û cil û bergê reş û deqak rêzgirtinê tenê vê xalê bînin ziman gelo çi xas dikarim min hesab jê kujeran bistînên bi vî rengî fermû بەداخەوە کە ئەوان هەڵەبجیان وەکو دوکانێکی سیاسی لێ کردو کە ساڵی یەک جار دەرگاکەیەکەنەوە و بەیانەکەی دایەخن ئەمەش هەر تەنها بۆ پرۆپاگەندە و بۆ مەرام و کۆب ئەمانە بۆ وەڵامی و پرسیارکە بۆ ئامادە نەبوون ئەوانە لەبەرەوە نیە کە یعنی لەبەرەوەی کە هەڵەبجیان لەبیر نەماوە بەڵکو لەبەرەوەی کە شەرمەکەن بچنە ناو خەڵکێکەوە کە 36 ساڵە زڵمی لەکەن 36 ساڵە لە بریەوەی برینەکەی و خەمەکانیان لەبیر بنەوە 36 ساڵە برینەکانیان ئەکولێنەوە ئەوانە شەرمەکەن و خەڵکی هەڵەبجە نایانەوێ و خەڵک ئەوانە ببینن کە نایانە پێشوازیەوە ناوەیانەوێ جارێکی تر بە بینینی ئەوانە برینەکانیان بکولێتەوە ئێمە بەر لە هەر شتێک بۆ ئەوەی کە ئەم کارەساتە و ئەم کارەساتانە دووبارە نەبێتەوە کە بەداخەوە ئێمە دوو کارەساتی وامانە هێرۆشیما و هەڵەبجە هێرۆشیما بەهۆی دەوڵەتێکی پێشکەوتووی وەکو یابانەوە تەنها وەکو یادەوەریەک لە زەهنی نەوەکانیان نەماوە بەڵام هەڵەبجە نەبووە بەبێژوو بەڵکو هەڵەبجە ئێستایە هەڵەبجە ئێستا هەیە و ڕۆژانە دووبارە بێتەوە بەداخەوە نەمانتوانیوە ئەو کارەساتە ببینە ناو مێژوو بیکەن بە یادەوەری بەڵکو ئێستایە لە ناومانایە ڕۆژانە هەڵەبجە دووبارەوێتەوە بە جۆرێک لە جێورەکان بۆ نمونە بڕینی قوتی مناڵی شەیدان برینی قوتی بریندارەکان ئەف کریارژی هەنە بەلێ ئەمانە بۆ خۆیان بەشێکن لە دووبارە بوونەوە کارەساتە خانەوادە هەیە کەسێکی یان لە دەستداوە بەڵام بەهۆی کارەسات و بەهۆی کاریگەریەکانی چەکەکە و بەهۆی نەپرسینەوەی حکوومەتی هەرێم بەنا حکوومەتی هەرێم لە خەڵکەکە ڕۆژانە خەڵکی پاشماوەی ئەو کیمیاوی ئەمرن پاشماوە کار هێشتا دووبارە قوربانیە دەن پاشماوەی کارسەدە بەهۆی نەبوونی خزمەت گوزاری نەبوونی تەندروستی نەبوونی سێکتەری تەندروستێکی باش لەو دەڤەرە بن بە قوربانی یعنی ئەدوان بڵێن بە جۆرێک لە جۆرەکان هەڵەبجە ڕۆژانە و ساڵ بە ساڵ دووبارە ئەبێتەوە بەڵام ئێمە بۆ ئەوەی کە جارێکی تر ڕێگە بگرین لەوەی کە ئەمانە ڕێگە خۆش نەکەن بۆ هەڵەبجە دووبارە پێویستە میلەت خۆی ڕێک بخات گەلە خۆی ڕێک بخات نەگەوەی کە چاوەڕێ بکە سیاسیەکان حیزبە سیاسیەکان پارت و ڕێکخراوە سیاسیەکان کارێک بۆ ئەوان بکەن بەڵکو پێویستە مان خۆیان خەڵک ملت خۆی ڕێک بکە لە بەرامبەر ئەو زوڵم و مستەمەد دەنگ نەبێ بێتە سەر شەقام بایکۆت بکە مان بگرێت بەشداری
لە ئەکتە بەشداری لە چالێکی سیاسی نەکات بەشداری هەڵبژاردن نەکات دەنگی جارێکی دەنگ بۆ ئەوان نەدات جارێکی تر بە گوتاری سیاسی ناسیۆنالیستانە نەخەڵ نەخەڵەتێن کۆمەڵە کار هەیە کە ئەمانە وەکو هەڵوێست بەرامبەر ئەوانە گەل ئەبێ بیگرێتە بەر. بەێ باشە ئەم گەلێک سپاس دکن برێز هیدایەت ئیبراهیم ji bo vanirxandinێتە bihêvî me hemû rayedarên Başûrê Kurdistanê hemûrê xistinên Kurd li dengê te guhdarî bikin bibin bersiv ji bo hemû hêviyên te hêviye hemû şahidên bûyera komkujiya Helepçayê ku birîneke dijdanê mirovatiyê de birîneke dijdanê dîroka gelê Kurd em gelek spas dikin ji bo beşdariya we êvar baş. êware baş. بله گودارین هیجان برنامه خو بردام دکن ها درباره کنکوژیا حلبچه نرخاندن اندام دستیاری و بر PKK مراد کرایلان درباره حلبچه دام به هفر گهداری بکن پاشی تلفن امش باشوری کردستانی هیه برینها دوسیه مه جاردین 16 آدار دا وقت زانبون کۆمکوژیە مەزن قڕکردنێک لەسەر کوردستانی پێشکەت قەتیاما هەلەبچە چێبوو بچەکی کیمیاسال دەهالێ ڕێژیما فاشیست ئا سادامدا gelê me li wir hat qetil kirin bi hezaran însanê me bi çekê kimyasal jiyana xwe ji destan şehîd ketin. Ez bi tundî şermezar dikim. Wekê li Helepçê hatî bi karhanî cardîn di axa Başûrî Kurdistan da li hember gerîlaya Azadiya Kurdistan çekê kimyasal ê cûr be cûr bi kar tîne. Cewaziya xwe ew bû li Helepçe wisa komkujî çêbû ve qirkirin hat pêşxistin ji bo gelê sivîl hat bi karhanîn lê dewleta Tirkiye heman çekî li hember gerîla bi kar tîne. Dem bi dem ew wisa zerarê xwe dê sivîlan jî fakat bi esasî heman zihniyet heman çek hîro jî li Kurdistan tê bi karhanîne. Ji xwe dewleta Tirkiye tenê ne ku li ser gelê me wekî berdama Helepça em bên çekê kimya sal bi kar tîne heman demê wekî dewleteke eşkıya û teror li Kurdistan, li Kurdistana Bakur, li ê Başûr, li ê Rojava, heta dem bi dem ê xelkê Rojhilat jî li dervayî sînorî Rojhilatî Kurdistan êrişên suîqast ê terorî pêş dixe. Yani faşizma û nijadperestiya devleta Tirkiye bi heman hişmendî hêro jî li ser Kurdistanê berdewam e. Lê ji bo bîranînê tebayî va komkujiyan û ji bo bîranînê hemû şehîdên li hember nijadperestî û qirkeriya Tirkiye berxwe didin em ê tê bikoçin û em xûnê wan li erdê nelînin em ê bîranîna wan di bilindkirina têkoşîna azadiya Kurdistan da jiyankirin bidin. Nêzeke cardîn heştê adarê Türk da wekê li Helepçê hatî bi karhanî cardîn di axa Başûrî Kurdistan da li hember gerîlaya Azadiya Kurdistan çekê kimyasal ê cûr be cûr bi kar tîne. Cewaziya xwe ew bû بله گودارین هجا سالوگرا 36مین یا کومکوژی حلبچه ده بریز مراد کرایلان اندامی دستیاری و برا PKK بالکشند سر وی کومکوژیانه برداوم وی کومکوژی هولدانین بکارانینا چکین کیمیاویل هم برگریلا و آنی زمان کود وی برسوه که پر دیروکیل هم بر داگیر کرم بیداین جبر تریجه کومکوژین کود سر گلی کردره
پێک هاتنە بەردەوامەوی هەیە هەمان کۆمکوژی بسەر گەریلا دە ئیرۆپێکتینن هەمان هێزێن داگرکار بە بەرژەوەندین خۆ هەوڵ ددن وان کۆمکوژیان بکەن وەک قەدارێکی سەرگەلێ کورد بەلێ گریلایەن کورد لە هەمبەروان کۆمکوژیان لەبەرخوا دەدن بەرخۆدانەکە دیرۆکی ji bo parastina hemû destkeftiyên gelê Kurd. Niha ji başûrê Kurdistanê rojnamavan baran germiyanî amadeya me agahiyên dawî di derbarê salvegera komkujiya Helepçayê li başûrê Kurdistanê çi hebû. Hevalê baran tibxêr hatiye êvar baş. زۆر سپاس یاواری ئەوەش باشتر. هەر بژی ئیرۆ 36مین سالڤەگەرا کۆمکوژە حەلەبچایê de niha li başûrê Kurdistanê çi heye çitine di derbarê salvegeran de çi merasîm hatin li derxistin derbarê wê de agahiyên dawî em ji te bigirin fermû. بەڵێ وەکو هەموو ساڵانی ڕابردوو لەلایەن هاوڵاتیان لەلایەن دانیشتوانی هەڵەبجەوانی کە پێشتر بەرکەوتەی ئەو کیمیابارانە نەبوون مەراسیمیان ئەنجامدا هاوکات بەشێک لە هاوڵاتیانی ناوچەکانی دیکە کەسانی خەمخۆر و بەشێک لەلایەن لە سیاسەکانیش بەشداریان تێدا کرد بەڵام ئەوەی کە جێگەی نەنگی بوو ئێمە لە نزیکەوە لەگەڵ بەرکەوتوانی کیمیابارانکردنەکەشە قسەمان کرد ئەڵێن دوای 36 ساڵ تاوەکو ئێستا داخوازیەکانی ئێمە بەجێ نەگەێنراوە تاوەکو ئێستا برینێکە لەسەر جۆستە ئێمە تاوەکو ئێستا بەشێک لە ڕۆڵەکانمان کە لێمان ونبوونە بێسەر و شوێن بوونە نەگەڕان حکوومەت هیچ هاوکاری نەکردوون کە بگەڕێنێتەوە بەلامەن و تاوەکو ئێستا هیچ زانیاریەکمان لەبارەیەوە نییە ئەو کات لە زۆربەی زۆری شار و شارۆچکەکانی باشووری کوردستان لەو خولەکەی کە لە ساڵی 1970 ترژێمی بەعز هەڵەبجەی کیمیاباران کردووە تا ساعتی 11:35 خولێکی پێش نیوەڕۆ لە زۆربەی شار و شارۆچکەکان هەم جوڵەی هاوڵاتیان و هەم جوڵەی سیارە و ترافیکەکان و شەقامەکان هەمووی وەستێنرا. بەێ باشە باران ئەس تشتێکی بپرسم نا ئاژانسا داگەهێکی وسا گرت ڕایەدارین باشووری کوردستانێکی بخۆ نەچوونە حەلەبچایê ji bo merasîmeke taybet di cihê komkujiyê de merasîmeke li dar nexistinin di wî warî de çi agahîl cimteyê بەڵێ دەبواە نوێنەرانی حکوومەت ڕایەدارانی حکوومەت لە خەمی ئەو خەڵکەدا بوونایەکە بوونە قوربانی دەستی کیمیابارانکردنەکە بەڵام وەکو هاوشێوەی ساڵانی ڕابردوو ئەم ساڵیش هیچ کەسێک لە دەسەڵاتدارانی حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقیش نەچوونە هەڵەبجە و بەشداریان لە مەراسیمەکەدا نەکرد هەرچەندە پار هاوڵاتیان یاخود قوربانیان ڕەتیان کردەوە کە ڕێگە بدەن هیچ بەرپرسێکی حکومی سەردانیان بکات ئەمەش حتمەن بۆەوە دەگەڕێتەوە کە لە دوای 36 ساڵ هێشتا حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق بەدەم داواکاریەکانی قوربانیانەوە نەهاتووە تەنانەت کەیسی بە پارێزگابوونی هەڵەبجەش بە هەڵوەستراوی لە پەرلەمانی عێراقدا ماوەتەوە هەرچەندە ساڵی 2013 کۆتاییەکانی 2013 یەکەم دانیشتنی پەرلەمانی بۆ کرا بەڵام تاوەکو ئێستا نەکراوە بە پارێزگا و بڕیارەکەی بۆ دەرنەچوە و هاوڵاتیانیشی لە دۆخێکی تەندروستی زۆر خراپدەن بە بەردەوام چونکە بەرکەوتێ و چەکێکیمان بەردەوام کێشەی تەنگە نەفەسی و هەناسەدانیان بۆ ببورە باران ئەس توازم وێ شتە بپرسم بەری تەژی بخۆمە برێز هیدایەت ئیبراهیم بخۆ یەکژی شاهدین کۆمکوژە حەلەبچایê بخۆشی لێ هەرێمی بوو بەحث دەکرد بێهین باندۆرە چەکین کیمیاوی حتانها پشتی چەند نەسلا لۆر لە هەرێمی هەیە لێ ڕایدارین باشووری کوردستانی ناوەندەکە تەندروستیە لێ هەرێمی ئاوا نەکردن برنگوی برێک و پێک کاربن دەرمان بدن خەلکن وێ هەرێمی و ji bandora wê dikişînin ev heta çira de jî agahî derbarê wê de heye ev çima navendên tenduristiyê wisa spor li wir avana bin بەڵێ وەک دەزانین چەکی کیمیاوی یاخود ئەو چەکە تاکتیکیانەی کە لە دژی مرۆڤ بەکاردێن بێگومان بۆ ماوە درێژ کاریگەری لەسەر مرۆڤ دەبێت هەروەها کاریگەری لەسەر ژینگەی ناوچەکەش دەبێت تەنانەت جگە لە گیانی هاوڵاتیان و لەلایەنی تەندروستی هاوڵاتیان تەنانەت ژینگەی ناوچەکەش زەرەرمەند بووە زۆربەی ئەو شوێنانی کە بەرکەوتەی ڕاستەخۆی چەکی کیمیاوین شوێنێکی شیاو نییە بۆ ژیانکردن ئەمە لەلایەنی ژینگەیەکەوە بەڵام لەلایەنی تەندروستی مرۆڤیەکەیشەوە تاوەکو ئێستا حکوومەتی هەرێم نەیتوانێت سەنتەرێکی گەورەی تایبەت بە بەرکەوتوانی چەکی کیمیایی دروست بکات
بەڕاستی ینی ئیمکانی وانتنە ئانگۆ ناکن یان سەدەب چییە؟ یعنی ئەزانم بچەیە هەرێمێژی هەیە ئیمکانیوانی مادیژی هەیە ئەمە چمە ناکن؟ یعنی ئەگەر باسی مادی بکەین حتمما مادی هەیە بۆ پرۆژەی خۆیان و بۆ جۆرە جیاوازەکانی خۆیانوانی کە خۆیان خاوەنداریتی لێکەن ئەو نەخۆشخانە تایبەتانی کە خۆیان دروستیەکەن دەسەڵاتدانان ئەوانی کە حکوومەتدان دروستیەکەن بۆ نەخۆشخانەی خۆیان موچە و بودجەی تایبەت تەرخانەکرێ بەڵام بۆ کیمابارانکردنی هەڵەبجە ئەڵێن بودجە نییە و قەیرانی داراییە سەیرەکە لێرەدا بۆ نەخۆشخانە تایبەتەکانی خۆیان هەیەە بەڵام بۆ گەل نییە کێشەکە لێرانی نایەنەوە سەرفیکەن نایەنەوە بودجەیەکی تایبەت بۆ قوربانیان تەرخان بکەن باشە ڕۆژێکی بۆ شێوازە لە باشووردا ئەس هینێکی پرسێکی دیژی بکەم بەلکی نزان چخەس ئاگاهی وهەیە بخۆشی ئەس باوەرم تو هەرێمە ژیناستکی هەڤەڵی باران دەبێژین حتانها ژینگەها حەلەبچە بخوا هەمژی ژبەر و معالەجەکی تایبەت یان لەسەر وێ ڕانەوەستن حکوومەتە هەرێمە باشووری کوردستانی چاندنی برەنگی ڕێک و پێک لێ هەرێمی حتانها باش چێ نابێ تشتێکی وسا هەیە تو نەیە بەڵێ هەر لە ڕۆژانی ڕابردوودا بەوەی فشارەکانی هاوڵاتیانی ئەو دەڤەرەوە بڵێن هەڵەبجە و سنوورەکەەوە فشارەکانی لەسەر هەم حکوومەتی هەرێم هەم حکوومەتی عێراق تیمێکی تایبەت بە فەحسکردن یاخود با بڵێن بە پشکنین تایبەت بە سروشتی ناوچەکە پێکێنرا و سەردانێکی هەڵەبجەیان کرد و بەوردی ناوچەکەیان لە ڕووی ژینگەیەوە لە ڕووی ئایشیاوی ژیانکردنەوە ڕوپیا و کرد بەڵام تاوەکو ئێستا ئەنجامەکان دەرنەچوونە بەڵام لە ساڵانی ڕابردوودا چەندین لێکۆڵینەوە و پشکنین کراوە دەرکەوتووە هێشتا کاریگەری چەکی کیمایی لەسەر ناوچەکە هەر بەردەوامە و ناوچەیەکە دوورە لە ژیانکردن بەێ باشە باران گەرمیانی ڕۆژنەمەوانش باشووری کوردستانی ji بۆ بەشداریەتەم gelek سپاس دکن بهێویە بەرنمەیەکی دێم تە دیساژی بەشدار بکەن ئێوار باش خەبەت خۆش ئێوار باش بەێ گۆدارین هێژە بەرنمەیەمە ڤیرەنگی تێداوی ئەم دەدە سپێکێ سلاافش بۆ هەفسەرۆکە کەنێکێ برێز زەینەب مراد سلاافش بۆ و سپاسیش بۆ یەک شاهدین بوو یەرە کۆمکوژیە حەلەبچای هیدایەت ئیبراهیم سپاس بۆ ڕۆژنەمەوان باران گەرمیانی و بەشداری بەرنمەیەمەیە ئیرۆ ببن بەێ ئەم سپاس بۆ هەوانی مەرسەر تەکنیکێ ڕێژدەرگیرایی ئەم gelek سپاس دکنج بۆ یەکەدا و بمەرە کشاندیە سپاس بۆوە گوهدارین هێژە کووە ئەف زەحمەتی بمەرە کشاندیە حتا بەرنمەیەکی بمێنین دخێر و خۆشیدا ئێوار باش شارێکتان لە خنچێنە کێی
بەتانیا جێمە هێڵن ئەم شەو زریانم چێنێ ئەم شەو زریانم چێنێ تەموو مژدام دەپۆشێ تەموو مژدام دەپۆشێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو دەم ڕفێنێ مانگە شەو